خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ ئەو کارانم بەیەکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە دوای ئەوەی کە ئیسرائیل گورزێکی لە قەتەردا گۆڕانکاری ئەمنیەتی یان گۆڕانکاری ئاسایشی تازاتۆتە پێشەوە بە جۆرێک تەواوی ئەو وڵاتانەی کە لە ناو ئاڵۆزیەکاندان لە خۆیان کەوتونەتە گومان. ئەمە دەرگای چی دەکاتەوە؟ مەسەلەن ئەمڕۆ ئاژانسەکانی هەواڵ باسییان لەوە کردووە کە لە دوای کاژمێر سێی دوێنێەوە جم و جۆڵی چاودێریکردن لە ئاسمانی تورکیا لەلایەن خۆیانەوە یان لەلایەن سوپای تورکیاوە زیادی کردووە و مەسر بە هەمان شێوە گەورە ڕاشکارە ئیسرائیلەکان قسەیان کردووە. عێراق، سووریا، تورکیا، ئوردن نەیان شاردۆتەوە، بەڵام نازاندرێ ئەوە تەنها پێشبینی و شیکاریەکە یان دەرگای جەنگێکی بەرفراوانتر دەکرێتەوە و هەڕۆژە و لە شوێنێک نابێت لە بیرمانچێ ئەم ئێوارەیەش یەمەن جارێکی تر بووە جێی سەرنجی مێدیاکان و لەوێش بردومان کرا. ئێمە لە تەوەری یەکەمی پانۆرامادا گفتوگۆ لەبارەی پێشاتە تازەکانی جەنگی ئیسرائیل دەکەین لەگەڵ وڵاتان یان بڵین لەگەڵ ئەو پێشاتە تازانەی هەیە بە تایبەتیش باز لەوەی دەکرێت کە مەترسیەکانی لەسەر عێراق. میوانەکەمان بەڕێز ئازاد جۆڵا بە سوپاسێکی زۆرە بە ڕێزیان لە ڕێگەی ستریمەوە لە ئەولێرە و لەگەڵمانە بێ کاگازا سڵاو لێبێوم کاتت باش. منەمەوێ بەڕاستی تێگەیشتن و خوێندنەوەی جەنابەت بزانم سەبارەت بەو دۆخە تازەیە هاتوتە پێشەوە لە دوای و بردومانەی کە لە دەوحە ڕوویدا. سڵاو لە بەڕێستان و لە میوانانی خۆشەویستی کورسان نیوز لە ڕاستیدا گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمێک کە بەدی دەکرێت و هەستی پێ دەکرێت و کاری بۆ دەکرێت و دەکرێت بڵێن بەرنامە و پلانەکەش دەمێکە داڕژراوە و لە ئێستادا کەوتوتە بواری جێبەجێکردن، بەڵام ئەوەی کە ئەم بەرنامە و پلانەی زووتر خستە بواری جێبەجێکردن و گۆڕانکاریەکانی زووتر هێنا ئاراوە ئەوە بوو بابەتی هەفتی ئۆکتۆبری 2023 بوو هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل. ئەمە وای کرد بە تاکید گۆڕانکاریەکان یان بەرنامەکە تۆزێک بەرەو پێش بچێ. گۆڕانکاریەکان خێران و گەورن بۆ هەندێک لە خەڵکو چاودێران و بۆ هەندێک لە وڵاتان و بۆ هەندێک لە هێزولایەنەکانیشە ڕەنگە هەر ئەم گۆڕانکاریانە ئەم بارودۆخە ئەم دۆخی هاتوتە پێشەوە ڕەنگە شۆکێنەر بێ، چونکە تۆ سیرکە لە دوای هەفتی ئۆکتۆبرەوە ئەمریکا لە ئیسرائیل و لە غەزە ڕوویدا دوای ئەوەی کاردانەکانی ئیسرائیل لەوێوە دەستی پێکرد، چونکە ئەم گۆڕانکاریانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین بڵین کۆمەڵێک وڵات لەلایەکن لەلایەکیش بە تەنها ئیسرائیل کە خۆی ڕۆڵی سەرەکی دەبینێ و بە پشتیوانی ڕاستە و بەڵام کاگازات ئەگەرەوە بڵین تاکتیکیەن ئەمە مێدیایەن وا دەرەکەویان وەکو ڕووکەش وا دەرەکەوێت، بەڵام تاکتیکیەن بەشێک لە وڵاتانە لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیل هاواهەنگ نین، تەنانەت بە قەتەڕیشەوە کە دوێنێ بۆ هەموو جیهان شۆک بوو کە لە دوای ئەو هەماهەنگیانە کە وەکو نێوەنگیر دەرەکەوێ و هەندێک جار مەسەلەن باز لە بێدەنگی ئەکرا بەرامبەر بە دۆخی غەزە، بەڵام پێتوانیە هەماهەنگێکی ئەعلان نەکراو هەیە. دەزانی چۆن یعلامی بی یان استراتیجی بی بابەتەکە ڕوونە ئەو پلانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە و دەچێتە بواری جێبەجێکردن و ئەنجامیشی دەبێت لە داهاتوودا. ئەم بەرنامە پلانە نە بەخواستی تورکیایە کە ژێر بەژێر لەگەڵ ئیسرائیل لە ڕێکوتنی هەیە و گەورەترین هەناردە و هاوردە هەیە لە بینیان و گەورەترین سەفەقاتی سیاسی بازرگانی ئابووری هەیە لە نێوانیاندا و پەیوەندی مخابەراتی لە نێوان تورکیا و ئیسرائیل هەیە. بەهێزترین پەیوەندی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانم بڵێم لە نێوان تورکیا و ئیسرائیلە. ئەمە یەک دوو قەتەر ناوەندی لۆبی عەرەبی دەوڵەتی عەرەبی وڵاتانی عەرەبیە و کۆکەرەوەی هەموو وڵاتانی عەرەبیە و دەتوانی بڵێن چەقی پەیوەندیەکانی نێوان وڵاتە عەرەبیەکان و ئیسرائیلیە لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قەتەر لە ڕووی قەبارەوە سەیری مەکە، بەڵام لە ڕووی سیاسی و دیبلۆماسی کاریگەری زۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەر بۆیەش قەتەر بۆتە ناوەندی کۆبوونەوەی یان بەیەکگەیشتنی یان داڕشتنی بەرنامە و پلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئیسرائیل هەیە. لەبیر نەچێ قاعیدەی گەورەترین قاعیدەی ئەمریکی لە قەتەر بوونی هەیە،
کە قەتەر و کە ئیسرائیل و ئەمریکا کە دوو متحالفی جیهانین و بە درێژایی مێژوو لە بیریشن نەچێت تاکە وڵات لە وڵاتە عەرەبیەکان یەکەم وڵات ئەوەی کە پەیوەندی ئاسایی کردەوە لەگەڵ ئیسرائیل ئەوە قەتەر بوو و هەر قەتەریش بوو بۆ هۆکاری ئەوەی کۆمەڵێک وڵات ڕێخۆشکەر بێ بۆ ئاساییکردنەوەی کۆمەڵێک لە وڵاتانی تری عەرەبی لەگەڵ ئیسرائیل. بۆیە ئەمانە لە ژێر بەژێر وەکو جەنابەت باس کرد بەڵێ ڕاستە ئەمانە هەن بوونیان هەیە بەڵام ئەمانە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ لە بەرنە ئەو لەو پلانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگوزارێ و قراریشە ئەنجام بدرێ و لە داهاتوودا بەدیش دەکرێت. من با بڕوای من ڕەنگە قەتەر لەو نێوانەدا نەخاک نە ئابووری نەوەک قەوارە هیچ زیانمەندێک نەبێ بۆ لە داهاتوودا لەو پلانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئارادایە چونکە قەتەر هیچ کاتێک مەترسێکی استراتیجی لەسەر ئەمریکا و لەسەر ئیسرائیل نییە بەڵام ئەوەی کە ئێستاکە دووفاقی ئیش دەکات دووفاقی کاری سیاسی دەکا و لە ڕاگەیاندن شتێک دەکا و لە ژێر بەژێر شتێک دەکا و مەترسی ڕاستەقینش لەسەری بوونی هەیە ئەوە تورکیایە. ئێرانیش هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێکە ڕاستەخۆ هێرشەکە کەوتووە و ڕاستەخۆ ئێستا لە ناو جەنگەکەدایە و دەتوانین بڵێن ڕۆڵی سەرەکی لە بەرەنگاربوونەوەی ئیسرائیل یان ئەم نەخشەیە دەبینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە قیادەی شەڕەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەولایە ئێران دەیکا ئەوەی کە یعلامی ئەتو باسی دەکەی تورکیا لە هەمان زیاتر ئەو ڕۆڵە دەبینێ بەڵام هەموو وڵاتە عەرەبیەکانیش و هەموو هێزولایەنە سیاسیەکانی ناوچەکەش چاک دەزانن سەفەقاتی بازرگانی و سیاسی و ئابووری و بەرژەوەندیەکانی سیاسی و مخابراتی و دیبلۆماسیش لە نێوان ئەنقەرە و تەلئەبیب چۆنە و چەندە. بۆیە دەتوانم بە دڵنیایی و بڵێم ئەمە تەنها ئیستهلاشی بۆ ئیستهلاشی محەلیە و بۆ کاتکوشتنە ڕەنگە ئەمانە بارودۆخە لە بەرژەوەندی تورکیا و ئیسرائیل مەسەلەن بەرژەوەندەکانی تورکیا لە سووریا بردومان کردووە. ئەمە یعنی باسەکرێت کە تەنها بابەتەکە بۆ خیتابێکی یان مخاتەبەکردنی جیهانی ئیسلامیە لەلایەن تورکیاوە بەڵام لە سووریا هەندێک پێگەی مخابراتی هەندێک پێگەی استراتیژی ئەکرێن بڵین سەربازی کە لە دوای کەوتنی بەشار ئەسەدەوە لە سووریا هەن بردومان کراون کاک ئازاد و نەشیان شاردوتەوە تەنانەت مەسەلەن ئەفیخان بینی کە ڤیددیۆیەکی پێیە تاکیدیشم کردەوە کە زیرەکی دەستکردنە بێت جۆی لە ڤیددیۆیەکی ڕەزەب تەیب ئەردۆغان کردووە عینەنە قسەی جەناب تەکاڵێ ئەمە تەنها بۆ ڕایگشتیە لای خۆمان شتێکی دیکەیە. بەڵە ڕاستە دەزانی چۆن یعنی تورکیا زۆر محاولەی ئەوەی کرد لە سەرەتای ڕوخانی ڕژێمی ئەسەد لە سووریا تورکیا زۆر هەوڵیدا کۆنتترۆڵی تەواوی سووریا بگرێتە دەست هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی یاسایی و دەوڵەتی و لە ڕووی دیبلۆماسیش تەرویزێکی زۆری بۆ ئەحمەد شەرع و دەسەڵاتە تازەکە کرد بۆ ئەوەی بە کۆمەلگای نێودەوڵەتی بناسێنی و کۆمەلگای نێودەوڵەتی تەعامل لەگەڵ ئەم دەسەڵاتە سیاسی سووریا بکە و هەژمونی خۆی لە ڕووی مخابراتی و حتا لە ڕووی ئابووریش و بە تایبەتی لە ڕووی سەربازی چەندین پێگەی سەربازی لە سووریا کردەوە و تەوجیهاتی ڕاستەوخۆی بە سووریا دەدا وەکو ئەوەی بڵێن ئەحمەد شەرع وەکالەتەن دەسەڵاتی تورکیای ئەنقەرەی لە دیمەشق بەڕێوە دەبرد ئەمە ڕاست بوو بەڵام ئێمە بینیمان لە ماوەی ئەو فترەی کە ئەسەد ڕوخای و ئەحمەد شەرع هاتووە هەموو ئەو بەرنامە و پلانانەی تورکیا ویستی لە سووریا جێبەجێ نەبوو ئەوە تا بەشێکی زۆر لە خاشی سووریای لەدەستدا ئێستا عەلەویەکان داوای شتی تازە دەکەن و دەعم دەکرێن ئەوەتە دروستەکان زۆر بەڕوون و ئاشکایی لە کۆنفیدرالی زیاتر یان لە فیدرالی زیاتر کەمتر لەوە ڕازی نابن و پشتیوانێکی بەهێزی ئیسرائیلیەکانیان هەیە و ئیسرائیلیەکان هێزی چەکداری ینی وەکو دەرێ هێز و ئەسلحەی قورسیان ناردۆتە ناوچەکە ئەوە دیاریشەکە ئەو ڕۆژهەڵاتی فرات لە دەستی قەسەدەیە و هیچ کۆنتترۆلێکی دیمەشقی بەسەرەوە نیە هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەو بەرنامە پلانەی سووریای موحەدی سووریای یەکپارچەی سووریا ژێر کۆنتترۆڵی شەرع کە تورکیا داڵدەی دەدا و تورکیا تەوجیهی دەکا و تورکیا تەمویلی دەکا ئەمە سەری نەگرت بۆیە تورکیا دەتوانین بڵێن لە سووریا فەشەلی هێناوە ئەم بردومانی ئیسرائیل لە تورکیا هی تورکیا لە سووریا ئەمە پەیامێکە نەک هەر بۆ تورکیا بۆ وڵاتانی تریش کە سووریا ناگەڕێتەوە ئەم دۆخەی جاران و هیچ کاتێکیش ناچێتە ژێر کۆنتترۆڵی دەوڵەتی تورکیا ئێستا ئەوەندەی مەترسی لەسەر خاک و قەوارەی سیاسی خۆی هەیە
هەندا خەمی سووریای نییە. ئێستا تورکیا شین بۆ خۆی دەکات. تۆ لە بیرت نەچێ هەر لە چوارچێوەی بەرنامەی ئاشتی لە تورکیا لە نێوان پەکەکە و تورکیا چەندین جار دەوڵەت باخچەلی کە قیادەی دەوڵەتی و عمقی تورکیا دەکا و قیادەی نەتەوە پەرستەکانی تورکیا دەکا باس لەوە دەکرێت ئەم بارودۆخی کە ئێستا هاتوۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ بۆ ئێرانە بەیانی بۆ تورکیایە ئەم گۆڕانکاریانە تورکیا دەگرێتەوە بۆیە پێویستە پێشی تای بەڕێ بە خۆمان دادەین پێشی ئەوەی تورکیا بگرێتەوە ئێمە چارەسەری کێشەیدا خۆمان بکەین ئەمانە دلیلن بۆ ئەوەی ئەوان چاک دەزانێت ئەم بارودۆخە تورکیا دەگرێتەوە. بەڵێ کاگازات ئەوانە هەمووی لە چوارچێوەی ئەوەن کە بەڕێزت باسی و جەنگت کرد کە ئەگەر زاهیرەنیش بێت ئیسرائیل بەتەنیا دەردەکەوێت کە ئەمریکا پاڵپشتی سەرەشێتی بەڵام عراق لەو نێوەندەدا چی مەسەلەن کە ئایا مستەهدەفە کە عراق ڕوبەڕووی بردومان ببێتەوە مەسەلەن لە دوێنێەوە ئەوە بۆ بە ڕۆژەوی سەرەکی هەموو عراقیەکان بە کورد و عەرەبەکانیشەوە. دەزانی چۆن لەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە ئاراوە لە هەفتی ئۆکتۆبەری 2023 ئەو هێرش و پەلامارەی بۆ سەر ئیسرائیل لەلایەن حەماسەوە دەستی پێکرد خۆی پلانەکە وا بوو پێم وایە عێراق زووتر دەبوو بەرلێدان بکەوتوایە بەڵام عێراق زۆر عاقلانە هاوسەنگانە سیاسەتی کرد توانی عێراق دەرباز بکات لەو بەریەکەوتنە ئەوەی کە لە دوای غەزا تاول بوو وێران بوو باشووری لوبنانی بەسەرداهات ئینجا سووریای بەسەرداهات بە گۆڕینی ڕژێمەکەشەوە بە وێرانبوونی سووریاش ئینجا یەمەنی بەسەرداهات ئینجا ئێرانی بەسەرداهات بێگومان عێراقیش لە ناو چوارچێوەکە بوو بەڵام عێراق دەتوانین بڵین هەم ئەمریکا ڕۆڵی هەبوو لەوەی کە عێراق دوورخاتەوە لەوە و عێراقیەکانیش خۆیان خواستی ئەویان هەبوو و ئیدارەی دەوڵەتی عێراق یان هاوپەیمانی ئیتاری تەنسیقی لە عێراق هەستیان دەرچیان بەو مەسەلە کرد بابەتی هەڕەشەی جدی ئیسرائیل بۆ سەر عێراق یان تێوەگڵانی عێراق لە شەڕەکەدا بۆیە عێراق دەتوانین بڵێن عاقلانە هاوسەنگانە سیاسەتی کرد عێراق و عێراقیەکانی دەرباز کرد لەم شەڕە و چونکە عێراق بەرگەی ئەم شەڕە ناگرێت لە ڕاستیدا کارێکی باشە کرد ئێستا سەبارەت بەوەی قەتەر کە ئێستا ڕوویدایە لەبیرت نەچێ عێراق و قەتەر و هەموو لە ناو کۆمکاری عەرەبی لە یەک کۆمکارن و هەمویان وڵاتی عەرەبین وەکو دەڕێ وڵاتی شەقیقن بەڵام بابەتەکە جیاوازە عێراق تا ئەو کاتە لە چوارچێوەی بەیانێکی ختامێکی سیاسی ڕەنگە هەڵوێستێکی سیاسی ڕابگەینێ عێراق ناچێتە ناو ئەم شەڕەوە عێراق چاک دەزانێ نەک هەر عێراق ئێستا هەموو هەر 22 دەوڵەتە عەرەبیەکە و هەر 54 دەوڵەتە ئیسلامیەکەش لە جیهاندا هەمویان لەوە گەیشتون ئیسرائیل بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چێن دەرێبوێ بە ئامانجی دەگرێت نەک دەوڵەتەکە بە ئامانج دەگرێت وەفدی وڵاتان لە ناو وڵاتێکی تر بە ئامانج دەگرێت قیادەی حیزبەکان لە ناو وڵاتێکی تر بە ئامانج دەگرێت وەفدی دانوستانکار لە پایتەختی وڵاتێکی تر بە ئامانج دەگرێت هەموو ئەمانەش ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی کە بەهێزترینیان تورکیا و ئێرانە و لە نێویشیدا 22 دەوڵەتی عەرەبی ئەوانە دەستە وەستاون بەرامبەر ئەو هێرش و پەلامارانەی ئیسرائیل لە ناوچەکەدا من پێم وایە ئەوەی قەتەریش لەگەڵ ئیسرائیل ڕەنگە لە هەندێک مخاتەبە و هەندێک بەیان و هەندێک هەڵوێستی سوۆسیال میدیا و لەوە زیاتر تێناپەڕێ من پێم وانییە هیچ ڕەدێکی فعلی سەربازی لە جیهانی ئیسلامی بەرامبەر ئیسرائیل لە کۆمکاری عەرەبی بەرامبەر ئیسرائیل لە لێدان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە بێتە ئاراوە لەسەر ئەم ڕاستە لە ڕووی قانونی نێودەوڵەتی ئەبەی ئیسرائیل بەرامبەر قەتەر کردی خڕوقاتە تۆ وەفدێک لە ناو پایتەختی قەتەر بردومان بکەی و لێ دێ هیچ ئەگەر لە هیچیشی نەدابێ هەر لە بینایەکی بەتاڵی دابێ هەر خۆی خڕوقاتە بەڵام من پێم وانییە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزعی وڵاتانی عەرەبی دۆخی وڵاتانی ئیسلامی لە ناوچەکە بتوانن ڕوبەڕووی ئەم هەژمونەی ئیسرائیل و غەرب ببنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوان کاردانەوەیەکیان هەبێ وەکو گوتم بەهێزترین وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە دش بە ئیسرائیل و سیاسەتی ئەم بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەستاونەتەوە ئێران لەلایەکە و تورکیا لەلایەک ئێران ئێستا هەوڵی ئەو تەتبیع دەدا ئێران ئێستا هەوڵی ئەوە دەدا
بە کەمترین خەسارە لێی دەرچێ و جۆرێکیکە لە ڕێکەوتنی پێنجزائیدیەک یان ڕێکەوتنی ئەتۆمی لە نێوانی ئێران و وڵاتانی تر بێتە ئاراوە بۆ ئەوەی ئەم هێرش و پەلامارانی لە ڕابردوودا شەڕی 12 ڕۆژە جارێکی تر دووبارە نەبێتەوە بەسەر گەلانی ئێراندا و تورکیاش بە هەموو جۆرێک هەوڵ دەدا لە ئەسڵدا لە ڕاستیدا هەوڵ دەدا خۆی بپارێزێ و خۆی دوورخاتەوە لە کاریگەریەکانی ئەم گۆڕانکارانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تورکیا لە هەوڵی ئەوەیە بە کەمترین زیان بۆی دەرچێ. تورکیا نەکتوانێت ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیلی دێن لە ناوچەکە تەنانەت ناتوانێت بنکەکانی خۆی لە سووریا بپارێزێ کە خۆی بە خاوەنداریەتی سووریا کردووە کە خۆی هەژمون بە حسابی خۆی هەژمونی زۆری بەسەر دیمەشق هەیە لە ئێستادا. ئینجا ناتوانانی بنکەکانی خۆی لە سووریا بپارێزێت چ جای ئەوەیە بتوانانی دیفاع لە قەتەر بکە لە کاتێک لە بیر نەچێ بنکەیەکی بەهێزی سەربازی تورکیا لە قەتەریش بوونی هەیە و دەیان ڕێکەوتنی بە ملیارە دۆلار ڕێکەوتنی ئابووری لە نێوان تورکیا و قەتەر بوونی هەیە. هەناردە و هاوردێکی زۆر لە نێوان ئاسڵەن هەر خاڵی بەهێزی بەیەگەیشتنی وڵاتانی عەرەبی لەگەڵ تورکیا و ئەوروپا قەتەرە. بەڵام لەگەڵ ئەوەشدا تورکیا زیاد لە بەیاننامەیەک زیاتر ناتوانێت کاردانەوەیشتری هەبێت. زۆر باشەکەواتە مەترسیەکان لەسەر عێراق ئەگەری کراوە ناتوانین بڵین شتێکە 100% ڕوونادایان 100% ڕوئەدا هەموو هەردوو لاکەی ئەگەرێکی کراوەیە سەبار بەڵێ نەک هەر بۆ عێراق کراوەیە بۆ وڵاتانی تریش کراوەیە بەڵام لە نێویان وەکو جەنابت گوتت بەڵێ بۆ عێراق لە هەمویان زیاتر کراوەیە. بەڵێ بۆ عێراق لە هەموو ئەو وڵاتانی زیاتر کراوەیە. بۆچی؟ لەبەر کۆمەڵێک بابەت ئەم پلانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە بەشێکی زۆری لە عێراقە و یان عێراق پەیوەستە بە عێراقەوە. ئەمە یەک دوو دەسەڵاتی سیاسی ئێستای عێراق لەگەڵ تەهران لەگەڵ ئێران دەسەڵاتێکە تاوانبار دەکرێت لەلایەن ئێران و ئیسرائیلەکانەوە بەوەی کە عێراق دەوڵەتی دووەمی ئێرانە یان بەغدا تەهرانی دووەمە لە ناوچەکەدا وا بوێنە دەکرێت. ئەوەت لەبیر دەچێ بەدەیان خروقات و بەدەیان بەڵگەی ڕسمی مەسلەی وەلاییەکانی عێراق سەر بە ئێران لە عێراق ئەمە هەن و تۆمار کراون. بۆیە تەنانەت پەیوەستە بەوەشەوە کە بۆچی یاسای حەشدی شەعبی لەم کاتەدا لە عێراق ڕاجراونە بردرانە و پەرلەمانی عێراق ئەمە جگە لەوەی هۆشداریەکی ئەمریکا بوو عاقڵیەتێکی عاقڵمەندانیەشی سیاسەتی ئێستای دەسەڵاتی ئێستای عێراق بوو کە خۆی پاراست لەم بەدیەکەوتنەی جەنابەت باست کرد کە عێراق خۆی ئەمە یەک لە خاڵەکان بوو کە عێراق خۆی پاراست لەمە لە شەڕێکی محقق کە ئەمریکا و ئیسرائیل لێیان دەدا. ئەمە یەک لە خاڵەکان بوو. ئینجا بابەتی ئابووری عێراق لەگەڵ قەتەر اینجا بابەتی پەیوەندی عێراق لەگەڵ ئێران بە هەناردە و هاوردا بە مەسەلەی غاز بە مەسەلەی نەوێت بە مەسەلەی سیاسی بە مەسەلەی ئاینی ئەوەی کۆمەڵایەتی هەموو ئەمانە ڕبتێکی بەهێز ئەم حدودە دوور و درێژە نێوان عێراق و ئێران ئەوەشت لەبیر نەچێت دیسان پەیوەندی تورکیا و عێراق دیسان ئاوانش کۆمەڵێک پەیوەندی بەهێزەیە. هەموو ئەمانە لە ناوچەکە کاریگەریان لەسەر عێراقدا هەیە. بۆیە عێراق من پێم وانە بەجددی بچێتە ناو شەڕەکە ئەم هەڵوێستە توندە وەربگرێ نە هەڵوێستی ئابووری وەرەگرێ و نە هەڵوێستی عسکەری نە هەڵوێستی سیاسی تەنها هەڵوێستێکی ئیعلامیە کە نیواندی کە دەوڵەتمەدار شیع سوودانی نیواندی و ڕایگەیاند ئەمە هەڵوێستی عێراقە سەبارەت بەم بردومانە. عێراق من پێم وایە خۆی دەپارێزێ لەم شەڕە تا ئێستاکە باشی هێناوە بەڵام ئەوە نییە بێمەترسی بێ بەڵام لە ناو چەقی ململانێ و ئاگرەکەدایە و زۆر ئاقلانە نەبێ پرشتی بەردەکەوێ. بۆیە لە ئێستادا چارەسەری کێشە نێوخۆیەکانی عێراق گرینگە یەک ڕێزی عێراقیەکان گرینگە مەترسیەکانی لەسەر عێراق ئێستا هەیە مەترسیە دەرەچەکان زۆر گەورەترن لەو مەترسیانەی لەو کێشە و گرفتانەی کە لە ناو خۆی عێراقیەکان بوونی هەیە چونکە ئەگەر حاڵەتێکی وا ڕوودا بەسەر کولی عێراقدا بۆ سونەکانیش خراپە بۆ هەرێمی کوردستانیش خراپە. بۆیە لە ئێستادا عێراقیەکان بە کورد و بە سونە و بە شیعەکانەوە بە معارەزە و بە دەسەڵاتەوە کاتی ئەوە هاتووە سیادەی سیاسی عێراق بپارێزن لەم بارودۆخەی کە ئێستا لە ناوچەکە دەگوزارێ مەترسێکی گەورەی جدی لەسەر ناوچەکە و هەیە و بە عێراقیشەوە. بۆیە ئێستا کاتی ئەوەیە دەکرێت کێشە ناوخۆیەکانیان لە چوارچێوەی بینی یەک و دوو چارەسەر بکەن لە چوارچێوەی دەستوردا بەڵام بابەتە گۆڕانکاریە گشتەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە بێگومان عێراق لە چەقی بابەتەکەیە.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئازاد جۆڵات چاودێری سیاسی بە سپاسێکی زۆرە و لە هەولێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ شرۆڤۆ زانیاریەکانت کاگازات.